جارێکێ گورگێ حیلە کرد ماڵەوان کرد و خەلبن تەڕاشێکی بەشاد و گوێی خوا دایک و بزنێ وەختت هێتە ماڵ وات پێشیتە کچێت خوا ئێدی بەری بزن بهێت گورگ هاتە بەر دەرگەی و دەرگێ قوتا تەق 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 زەنگ و بەنگی هەردوو هاتن پشت دەرگەی و گازی کرد ئەو کییە؟ گورگیژیش بەر کرد بوو ئاخفتنە دایکەوانش بەر کرد بوو ئەویژی گوتێ دایێ زەنگێ دایێ بەنگێ شیرێ سپیە یێتگاهانە گیایێ شینەل بند دانا دەرگەی دایکە خۆڤەکەن دا پێت خانومانە زەنگێ و بەنگێژی زانی ئەڤە گورگێ حیلەکەرە گوتێ نە 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 دوو دایکامەنینی دوو گورگێ دێرەوینی دایکامە یا